ئەمڕۆ ڕۆژی دادگاییکردنی 4 ڕاگیراوی تری بادینان بوو بەناوەکانی بەندەوار ئەیوب و شێروان تەها ئەمین و کارگەر عەباس و هەروەها مەسعود شەنگالی بەهۆی ئەوەی کە گۆڕانکارێک لە سەرۆکی دادگا و دوو ئەندامی نوێی دادگا هاتبوون و دۆسەکان نەخیندبووە بۆیە بە مەبەستی وردبینی و ئەو دۆسیە دواخرا بۆ کاتێکی نادیار دواتر ئینشاڵڵا لەلایەن خامەی دادگای تاوانی دوو موعیدەکە وەردەگرین و بۆ ڕایگەشتی ڕای دەگەین و لە پیجەکانی خۆشمان بڵاوی دەکەین ئینشاڵڵا ئەوەی کە جێگای سرنجە کە دەبێت بۆ هەموو لایەکی باز بکەم ڕاگیراوان زۆر بێزارن زۆر بێتاقەت بوون و لەو دقەی لە پێش سەرۆکی دادگا و ئەندامانی دەدگە بڕیاری مانگرتنیاندا و وتە مانگرتنەکەش ناشێنین هیوادارین محکمە ئینشاءڵڵا بۆ بەیانی کە مڕاجع دەکەین موعیدەی نێزییان بۆ دابنێن بۆی کێشەکانیان نێگرا بێتەوە دۆسەکەیان کۆتایی پێبێت والله بەپێی ئەو قسەی کە لەگەڵ ئێمەیان کرد وەزیان زۆر خراپە تەعاملی کارمەندانی ئاسایش لەگەڵیان دیارە بەپێی قسەکانی وان کە ئێمەیان باس کرد تەعاملیان زۆر لەگەڵیان خراپە کە ئەوش جێگای داخ و ئەسەفە ئەوانە دیلن ئەوانە ڕاگیراون لە بەردەستیان حەقوێنێ بەو شێوەیە مامەڵیان لەگەڵ بکەن ئەوانە کوڕی ئەو وڵاتەینە ئەو نیشتیمانەینە مەفروزە ڕێگای ئەویان پێ بدەن کە تەلەفۆن لەگەڵ کە سوکاریان بکەن لە ڕێگای ئەویان پێ بدەن کە لەگەڵ ئێمە ئەمە ببینن کەسی خۆیان ببینن بەداخەوە ئەو ئەوانە کۆمەڵک ڕێگری هەیە کە ئاسایش دێکەوانە هەمووی پێچەوانەی مافەکانی مرۆڤ و دەستوری عراق و هەموو یاساکانی ئاسمانی و زەمینیە بەڵێ شێروان کاک شێروان ئەمن دوو ڕۆژ بەر لە ئێستا لەگەڵ داچی قسەم کرد وتی من ڕۆژی محکەمە دێم و ئینشاڵڵا کوڕەکەم بەردەبێ وتم ئینشاڵڵا بە حەول و قووەتی خوای و بەپێی ئەو دۆسێکی ئەو وتانێکە خۆی کردوێتی و بەپێی ئەو بەرگە لە ئاوازانەی کە ئاسایش پێشکەشی دادگای کردی ئینشاڵڵا کوڕەکەت ئازاد دەبی بەڵام دوێنێ داچی کۆستی دوایی کرد داچی شێروان تەها نەیزانی داچی مردووە نەخێت ئەمەش پێمان نەگوت هەمان تۆمەتانێک کە پێشتر باسمان کرد کە گویا ئەوانە یوسیتان ڕێکخرا و دروست بکەن و گروپ دروست بکەن بۆ تێکدان و ئاسایشی هەرێمی کوردستان کەتی وانە ئەمان هەمیان خەڵکی ئازادی خوازن و هەمویان مەسەن لە بنمونە دەڵێن پرۆژیان داوەتە قونسولی ئەمریکی و بۆ تێکدانی ئاسایشی هەرێمی کوردستان پرۆژەکەیوان بریتی بۆ لە تێکەڵکردنەوەی ئافرەتانی ئێزدی بە کۆمەلگا ئەو نازانەوە تێکدێکی نیشتیمانی تێدایە ئەو پرۆژەیە ئەو یەک لەو بەڵگانەی کە ئاسایش پشتی پێبەستووە وڵی ئەمە پێمان نەگوتی تر ڕەنگە ئەگەر خۆی متابعی ئەعلام بکاتنەوە ئەکید ڕەنگە بزانێت ئەمە دووە ئەمە پێمان نەگوت کاک فەرمان بەنسبەت دواخستنەکان هەندێک حالەتی ئاساییە مەسە دوو حاکمی نوێ هاتوونە ئەوان نازانن ئەو دۆسیە چی تێدایە ناخوێندێتەوە باشە کەسێک حاکمێک کە دۆسیەکی نەخوێندێتەوە چۆن داخلی پرۆسیەکی دادگاییکردن بێ و پەرلەمانتارەکان ڕێکخراوەکانی ڕۆژنامەنووسان و NGO ئەوانە زۆر لە ژۆرێ بوون خۆشیان بەسەی خۆیان پرۆسەکەیان بینی ئێمە ئەمڕۆ وەک تیمی کوردستانی عێراقی CPT ئامادە بووین لە دانیشتنی دادگاییکردنی هەریەکە لە شێروان تەها ئەمین کارگەر عەباس بەندەوار ئەیوب مەسعود عەلی بەداخەوە دادگاییکردنەکەم ڕۆ دواخرا بەهۆی بەبیانووی دیاریکردنی دەستەیەکی نوێی سەرۆکاتی بۆ ئەم دادگاییکردنە بەڵام لە کۆتایی دانیشتنەکەدا کە بڕیاردرا دادگایەکە دوا بخرێ زیندانیانی بادینان هەر چواریان بە دەنگێکی بەرز ڕانگەیاند و داوایان کرد لەو کەسانەی کە ئامادە بوون لە دادگاییکردنەکە کە دەرەوە ئاگادار بکەنەوە کە زیندانیانی بادینان مانگرتنی تاوەکو مردنیان ڕاگەاندووە و ئەوەی ئێمە وەک تیمی کوردستانی عێراقی CPT نیگەرانین کە بەداخەوەین دوێنێ دایکی زیندانی شێروان تەها ئەمین کۆچی دوایی کرد زۆر بەداخەوەین بۆ ئەوە کە ڕۆژێک پێشتر هەوڵی دابوو کوڕەکەی لە زینداندا ببینێ تەنانەت ڕێگان پێنەدابوو لە پشتی پەنجەرەشەوە بیبینێ بەداخەوە دوێنێ لە حەسرەتی کوڕەکەیدا خاتو ناهیدە مەلایەحیا کۆچی دوایی کرد ئێمە پێمان وایە زیندانیانی بادینان یاخود هەر زیندانیەکی تر هەر تاوانێکیان کردبێ دەبێ مافیەوەیان هەبێ کە سوکاریان ببینن ڕێگان پێ بدرێ پارێزەرەکانیان ببینن ئەمەی کە دەکرێت دادگاییەکی ناڕەوایە ئەو مامەڵەی کە لەگەڵیاندا دەکرێت مامەڵەیەکی نادادپەروەرانەیە بۆیە ئێمە لە داوا لە دەسەڵاتداری سیاسی لە هەرێمی کوردستان داوا لە ئەنجومەنی دادوەری و دادوەرە بەڕێزەکان دەکەین کە پێداچنەوە بۆ کەیسەدا بکەن و ئازادی بۆ زیندانیانی بادینان بەدەستپێنن